چ جەژنێکە خواسا من بەچی خۆشکەم دڵی ماتم، چ جەژنێکە چ عومرێکە کەوا من بێکە سوولاتم. ڕووناکایی لە ئاسمانە گومان نابم بە هیچ ڕەنگێ، سەراپا پەست و تاریکە نییە شەوقێ نییە دەنگێ. سێ چوار کۆرپەی ڕەشوڕوتم هەیە لەم ژینە تاریکە، هەمویان کێشەکەم لەم ڕێگە دوور و سەخت و باریکە. بەرەو دوا ڕۆژێکی پەست و بەرەو ژینێکی پڕمەینەت، بەشم زوو خاو ناسۆرە و هەناسە و ئاهی پڕ حەسرەت. لە ژوورێکتام چ ژوورێکە ئەڵێی پشتیری حەیوانە، لە بەرپەستی و تاریکی ئەڵێی سووچێکی زیندانە. هەموو بێ نوێن و بێباڵین لەسەر ئەم خۆڵە گەوزاوین، وەکو مردووی سەرقەبران بە حاڵی نووزەتیا ماوین. بەچی ڕازی بکەم گریەی مناڵێکی گڕۆز و سیس، بەچی بێدەنگە بێ کۆرپەی لە خۆڵ گەوزاوی چرچ و سیس. بینەرانی خۆشەویستی کەناڵی کوردستان 24 فەرموون لەگەڵ ئەڵقەیەکی نوێی بەرنامەی قەلەندەرخانە لەگەڵ هاوکارم خەندەخان. بەرنامەی ئەم جارەمان تایبەتە بە لێدوان لەسەر ژیان و ئەدەبیات و نووسینەکانی یەکێک لە کەڵەپیاوانی ئەدەبی کوردی کە چ وەک نووسەر، وەک شاعر، وەک چالاکوانی سیاسی و وەک مێژوو نووسکاری کردووە، ئەویش شاعری گەورە محەممەد ڕەسوڵ هاوارە. بۆ لێدوان لەسەر ژیان و بەرهەمەکان و شێعرەکانی برای بەڕێز دکتۆر حسین ئامادەیە لە بەرنامەکەمانە. دکتۆر گیان بەخێر هاتیت. زۆر سپاس دەکەم. بەخێر بیت. سەرچاوانماناتی چاوت گەشت بێ. هەروەها خات و سێوان یاسین بە ئامێری فلوت ئامادەیە لە بەرنامەکەمانە. بەخێر هاتی سێوان خات. بەخێر بێ خاتونکە. دکتۆر گیان بێگومان محەممەد ڕەسوڵ هاوار لە ناوەندی ئەدەبی کوردیا لە ناوەندەکانە ناسراوە، زیاتر وەکو شاعیر ناسراوە، بەڵام گەلێک لایەنی تری ژیانی هەیە کە هیوادارم لە بەرنامەکە ئێمە بتوانین ڕوونیکەینەوە. بەڵام ئەوەی کە ئێستا ئێمە پێویستمانە ئەوەیە کە ئەم پیاوە بە ئێمە بناسیێنیتەوە، ینی وەکو کورتەیەک لە ژیانی باس بکەیت بۆ بینەرانی خۆشەویست. ئەگەر باسی مێژووی ژیانێکی ساڵی 1924 لەدایک بووە و 2006 کۆچی دوایی کردەوە، یعنی 82 ساڵ ژیاوە. لە تەمەنێکی هەرزەکاریە فێری خوێندنەوە و نووسین ومانە بە تەمەنی 18 ساڵ بۆ یەکەم هۆنراوی و تۆ بۆیان بڵاو کردێتەوە لە گۆڤاری گەلایرێژە. تر ینی بڵێن زۆر حەزی لە هۆنراوە کردەوە بە تایبەتی و ئەو ماوەیە تقریبی 60 ساڵ خەریکی نووسین و خوێندنەوە بوو. لە هەژدە بۆ تەمەنی مردنی حسابێکی 6 ساڵ زیاترە. لەگەلێ بوارە ئیشی کردووە. گرنگترین شتیان ئەوەی بایەخێکی زۆری بە هۆنراوەیەوە. یەکەم جاریش دیوانێکی چاپ کردووە لە تەمەنی 18 ساڵیە دەستی کردوین و دیوانێکی چاپ کردووە لە سلێمانی بۆیان چاپ کردووە. ناوەکەیم لە یاد نییە، بەڵام ئەوازانم لە ئەو بەرهەمە کۆکراوانە هەیە، ناوی هێنەکە هەیە. ئیتر لە بەردەوام بۆ بە شێوەیەکی گشتی لەسەر هۆنراوە هێنەوە بە تایبەتی زۆر مۆجیب بۆ بە پیرەمێردەوە بە گۆرانەوە، ینی کاتێک لە شعرەکانی بە ڕوونی کاریگەری گۆران و پیرەمێرد و هەتا تەنانەت برایم ئەحمەد و ئەنجا کاریگەری هەندێک لە مێژوو نووسانیشی لەسەر بۆ وەکو مەسەڵەن تۆفیق وابی بەگو بەڵێ تۆفیق وابی و پاشایی مستەفا پاشایی جۆرە کەسانە بەڵێ زۆر سەرسام بۆ بەوانەوە لە خەبات و لە نووسینیان لە کەسایەتی کۆمەڵایەتیان سەرسام و بۆ جۆرە کەسانەوە. دکتۆر گیان محەممەد ڕەسوڵ هاوار
جگلەوەی کەوا نووسەرێکی زۆر بەتوانا بووە و ئەتوانین بڵێن خەزینەیەکی زۆر باشی بۆ کتێبخانەی کوردی جێهێشتووە بەڵام ئەم وەکو شۆڕژگێڕێک وەکو چالاکیەکی سیاسیش کاری کردووە گەر بکرێت باسێکی ئەملایانی ژیانیمان بۆ بکەیت. وڵا ئەو کاکە سەردەمانی کە ئەو جۆرە کەسانی تیاژەوە سەردەمی کوردایەتێکی ڕاست و ڕێک و پێک بووە بۆ نموناگە تۆ بیگری لە باسی ڕاپەڕینی بەردەرکی سەراپی لە ساڵی سیە خەڵکەکە ئەم موالیدی وەکو وتمان 24 تەمەنی ئەوەی نییە کە بڵێن لەو شوێنە بەشدار بێ ئەو ساڵی سیە بەڵام مامۆستا هاوار لە وردە وردە گەورە بووە لەگەڵ ئەوەشە هەستێکی نەتەوەی زۆر خاوێنی هەبووە هەمیشە ڕاستە بڵێن وەکو فکر وەکو بیری بەلای چەپا ڕۆشتووە و ماوەیەکیش ئەندامی پارتی کۆمۆنیست بووە بە تایبەتی لە دوای 58 و ئەم جۆرەشتانەوە زۆر هینی کردوون یارمەتی یان و مەجیب بە پیانۆ بەڵام هەستە نەتەوەیەکەی بەسەر ئەوازاڵەوە بۆچی لەبەرەوەی یەکێتی سۆڤێت لە گۆڤاری پراڤدا شتێکیان بڵاو کردەوە ئەڵێن درۆیە ئەمە ڕاز نییە سەدام کیمیاوی سەدام کۆمەڵکوژی کوردی نەکردەوە ئەم یەکسەر بایاوەتەوە لەسەری نووسیون وەڵامی داوەتەوەی وازی لەوە هێناوە لە حیزبەکەش هێناوە ڕووی کردوتە هەوارگەی کوردایەتی بۆ بەڵێ ئێمە بینین خۆی وەکو پێشمەرگەیەک لە شۆڕشی ئەیلولیشە بەشداری بەڵێ ساڵی بەتایبەتی ساڵی 74 لەسەرەوە بوو تا 75 دەستگای ڕاگەاندوانە ئیشێ کرد ئەم وەکو هەر لە سەرتاوە کە یەکێتی نووسەرانی کورد دروست بۆ ساڵی 1969 لەگەڵ ئەو کۆمەڵ شاعیر و نووسەرە بەناوبانگی ئەو کاتە لە سەرتاوە یەکێک بۆ لە ئەندامە چالاکەکانی یەکێتی نووسەرانی کورد پێم خۆشە بزانین لە ناو یەکێتی نووسەرانی کووردا ڕۆڵی چۆن بووە ڕۆڵێکی کاریگەری هەبوو چونکە ئەو زۆر چالاک بووە لە هەموو بوارەکانە کاری کردو بۆ نمونە لە هۆنراوە لە چیرۆکە لە وتار نووسینە لە باسی سروشتە لە باسی خۆشەویستیە ینی ئەمانە هەمووی بابەتی تایبەتیە بێت ئەگەر یەکێک چالاک نەبێ و فریای ئەو شتانە نەکەوێت ناتوانێت هەموو بەهێنە هەبێ و توانە گەوری هەبێت بێگومان مامۆستاگیان درێژە دەدەین بە باسەکەمان لەسەر شاعیر دوای ئەوەی کاک حەمید و سەیوان خان شێرێکەکەن بە میوان ئەو گەلەیکەوە قوربانی دابێ لە ڕێی خەباتە خوێنی ڕژابێ تێکۆشەرانی نەفی کرابێ لە ناو زیندانە ئەزێت درابێ درۆیە گەلی واقەت نامرێ بە هەموو دنیا لە ناو نابرێ گەلێک وڵاتی وێران کرابێ بە گولە و بۆمبا خاکی بێژرابێ دێهات و شاری هەموو ڕووخابێ بە هەزارانی تێدا کوژرابێ درۆیە گەلی واقەت نامرێ بە هەموو دنیا لە ناو نابرێ گەلێک لاوانی مەرد و ئازابێ بەرامبەر دوژمن وەک شێر وەستابێ پەت و قەنارەی بۆ هەڵخرابێ کۆڵی نەدابێ هەتاک و مابێ درۆیە گەلی واقەت نامرێ بە هەموو دنیا لە ناو نابرێ گەلێک پێشمەرگەی بەرامبەر دوژمن وەک کێو وەستابێ بێترس لە مردن قوربانی دابێ لە پیا و لە ژن تا ڕیشەی دوژمن دەربێنێ لە بن درۆیە گەلی واقەت نامرێ بە هەموو دنیا لە ناو نابرێ دەم خۆش کاک حەمیدیان دەست و پەنجە و خۆش بێ خاتونگیان مامۆستاگیان باسی ئەومان کرد کە محەممەد ڕەسوول هاوار نووسەرێکی فڕەڕەهەند بووە بەڵام ئەوەی کە سەرنجی دەدەین خولیای بۆ شعر هێندە بەهێز بووە کە هەتا دواساتەکانی ژیانیشی لە نووسینی هۆنراوە وازیل ناهێناوە بەڕێزت ئەم حەز و خولیایی بۆ هۆنراوە چۆن شیعەکەیتەوە وڵا ئەوە بەهرەیەکە یەکەم کەخوا پێی بەخشیوە دووەمینیشی لە
چوارچێوەیەکە لە ناو خەڵکی وا ژیاوە کە خەڵکی ناسیوە کە هاان بدرێ من بۆ نمونە و لەسەر خۆم بێنەوە زۆربەی نووسەرەکان هاوڕێم بوون شەرکۆ بکەس بە تایبەتی زۆر ڕفێقم بوو و هیچیشم نەنووسی بۆ بەڵام هاانیان نەدامە ئەویش مامەسەر ڕسوڵی لەو تەمەنەوە کە 18 ساڵ بێ ئەوە نییە بە تەنیا خۆی بیری کردێتەوە هۆنراوە بنووسێ حتمما ئەو جەوەی کە تیا ژیاوە ئیتری خێزانەکەی بێ هینەی بڵێن بنەماڵەکەی بێ یاخودی هاوڕەکانی بێ وای لە کردووە کە زیاتر بایەخ بە هۆنراوە نووسیم بە ئەو ڕۆژان لە هۆنراوەش نەکەوتووە ینی کە ساڵی 79 بۆ 80 کۆچی کردو چوو بۆ لەندەن لەوێ ژیاوە لەوێ گەرمتر بووە لەوێ زۆربەی هۆنراوەکانی هەر لە ئاوارەیە بووتەوە لەبەرەوە توانایەکی زۆر گەورەی هەبووە و هەستێکی نەتەوەی ڕێکوپێکیە بیبینە هۆنراوەکانی ئەوە لە دوو بەرگە ئەوەی دیوانەکەی بنکەی ژین بۆی چاپ کردووە ئەمان دەوری 600 لاپەڕێشتێکی وایە ئەوکیان بێ چەند بێت ئەوە هەمووی هۆنراوی ئەوە بەبێ ئەو شیکردنەوە و بەبێ شتێک هەر هۆنراوەیە ئەجا ئەگەر یەکێک خۆی توانایەکی نەبێت بەهرەیەکی نەبێت ناتوانێت بەو شێوەیە بەردەوام بێت حەز ناکەم هەندێک هۆنراوی هەیە بۆ بۆنەکان و توێتی ئەوان باز بکەم چووکە وانە ئەشنە قاڵبیش جا دوایی لەسەر ئەو چکە ئەو قۆناغی کە لە ساڵی هێشتا ئەڕات ساڵی هەفتانوێ بۆ هەشتا ئەچێت بۆ لەندەن ئەو کاتە قۆناغیشی تر وەکو ئەدەبیات لە ژیانی ئەوە بەڵام ئەوەی کە هەیە ئێمە شعرەکانی کە لە سەرەتای ژیانیەوە تاکو ئەو قۆناغە زیاتر سیرەکەی کاریگەری شێواز و مۆرچی شاعیرەکانی تر هەیە بەسەریەوە لە نووسینەوەی شعرەکانە تاکو ئەو قۆناغی کە ئەگاتە ساڵی هەفتاکان لێەوە زیاتر هەستەکەی محەممەد ڕەسوڵ هاوار زیاتر خۆیەتی یعنی بە ڕۆحیەتی خۆی و بە مۆرچی خۆی و تابعی خۆی شعرێ نووسی بەڵام دوایش باسی ئەو قۆناغی تر کە ئەوە زۆر بە شێوەیە شێوازێکی ترە کە ئەڕات بەرەو هەندەران و بەرەو بەریتانیا ئەگەڕێتەوە ئەو چیرۆکیشی هەیە چەند چیرۆکێکی هەیە ئەو چیرۆکانەی ئەوەی خوێندۆمەتەوە حەوت چیرۆکی گەورەی هەیە چاپ کراوە لە گەلاوێژە لە هیوا لەمانە چاپ کراوە کاتی خۆی بەڵام زۆر بەرداوام نەبوو لەسەر چیرۆکەکان دوای ئەوە هینی هەیە دوو چیرۆکێکی درێژی هەیە لە دوو بەرگایە بیرەوەری هەیە هۆرەی یاخیش بیرەوەری شتێکی وایە ناوەکەی ینی بەردەوام بۆ لەسەرەوە بەڵام کەی دەستی کردو بە چیرۆک نووسین کاتێک کە چۆتە ئەوروپا بڵین جەوێکی کار بۆی خۆڵقاوە کەڵکی لەو توانانە و لەو شتانە وەرگتووە خەیاڵ یاوە تاوانە لەبەرەوە هەر لەو بوارە لە بواری هۆنراوە نەماوەتەوە بەڵکو لە چیرۆکی دەسەڵاتێکی باشی هەبوو زیاتر مەبەستم لەوەیە ئاوارە بوونەکەی خۆی کاریگەری نەبووە ئەوەی کە خۆی ئاوارە بوو ئاوارەی وڵاتان بۆ چکە لە ساڵی هێشتاوە کە ڕۆشتووە بێگومانتانەوە دەکان نەیتوانی بگەڕێتەوە کە هەڵدام لە ساڵی 92 گەڕایەوە ساڵی 92 گەڕایەوە بۆ دوو یا سێشتێکی بەڵێ بێگومان نینەوە سەر بابەتەکەمان ئەگەر خەندەخان شعرێکی ترمان بۆ بخوێنێتەوە ئەگەڕێمەوە بۆ ناو دێکەی خۆم ئەگەڕێمەوە زۆری پێ ناچێ ئەمڕۆ یا سبەیە گەڕێمەوە دوژمن پێی خۆش بێ یا پێی ناخۆش بێ تەواو دڵنیامە گەڕێمەوە بە تێکۆشانی سەختی بێوچان بە کەشتی بیر و باوەڕی پتە و لە گێژی دەریایی دوژمنی خوێن خوار دەرباز ئەبەم و ئەپەڕێمەوە دەگەڕێمەوە بۆ خانەی چۆڵ و وێران و ڕووخاو لە شوێنی خانەی وێران و چۆڵە بە هەرەوەزی دۆست و برادەر چاوگە خانوویەک بۆ خێزانەکەم دروستەکەم و گەچکاریەکەم زۆری پێناچێ لە جاران باشترە بوژێمەوە
لە جێی ئەو دارەی فاشیست بڕیەوە لە ناو سەنگەردا بە شەو سووتانی لە جێی ئەو ڕەز و باخەی ویشکی کرد لە جێی ئەو گوڵەی جەندرمەکانی پانیان کردەوە بە بنی پۆستاڵ سەد دار و باخ و گوڵ ئەڕوێنمەوە. دەمخۆش خەندەخان دەستخۆش هاتو سێوان. دکتۆر ژیان بێگومان محەممەد ڕسوول هاوار بەرهەمی زۆر بووە بە تایبەتی ئەو بەرهەمانی کە لە دوای ئەو قۆناغی کە ئەچێتە وڵاتی بەریتانیا زیاتر خەیاڵیە مێژوو نووسین کۆمەڵێک کتێبی زۆر گەورە زۆر دەوڵەمەنی لە بواری مێژووان نووسیوە. من حەزەکەم جارێت سەرەتا باسی ئەو بەرهەمانەی بکەین کە ئایا بەهای مێژووی ئەم کتێبانی محەممەد ڕسوول هاوار چەند بە نرخەوەکو بابەتی ئەکادمی وەکو سەرچاوە لە مێژووە. من ئەوەی ئەگادارم بۆ خۆی ئەم ناسییانی دانیشتن قسەمان کردو لە بارانەوە کە چۆتە ئەوێ زیاتر بیری لەوە کردوەوە لەسەر کورد بنووسێ بزانێ ڕەچاڵێکی چیەیە بۆچی سەرکەوتوو نەبووە بۆچی بۆ نمونە کتێبێکی لەسەر شێخ مەحموود هینی خواروی کوردستان حکوومەتەکەی خواروی کوردستان کە وەزەم دوو بەرگە اینجا لەسەر سمکۆ هەیەی کاوە گەورەترین ئیشێک کە کردبێتی ئەوەیە بە نسبەت خەڵکی کەوە چونکە بەو درێژەیە لەسەر سمکۆ نەنووسراوە هەمووشی بە دەکومنتەوە پەنایش بۆ چۆ بردو پەنای بۆ ئارشیفی بەریتانیا بردووە لێوێ شتەکانی دەکومنتەکانی وەرگرتەوە تر کردوێتی یعنی توێژینەوەی زانستیە ئەمانی زانستیە زۆر زانستیشە یعنی یەکێکە لە مێژوو نووسە هەرە بەناوبانەکانی کورد تۆ ئەگەر بێی بەراوردیکەی لەگەڵ بڵێ محەممەد ئەمین زەکیاوە بەراورد ناکرێت چونکە ئەو لە زمانێکە لە سیەکانە مێژوویەکی نووسیەوە ڕاستە لە لوتکایە دکتۆر کەمال مەزەر خۆی یەکێکە لەوانی معجیبە بە محەممەد ئەمین زەکیەوە کە خۆی عالمێ بۆ خۆی لە مێژووە لە بەڵام سەردەمەکەی ئەم گۆڕاوە سەردەمەکەی ئەم بە دوای دەکومنت تاگەڕاوە هەر وەکو هەندێک کەس کە مێژووی نووسیوەتەوەڵی دانیشتۆ خەیاڵی کردوەوە بیری کردوەوە وەکو شعر و وەکو نەغمەیەکی خۆشینی کردو ئەم وانە ئەم هەمووی دەکومنتە ینی قسە لەگەڵاکە کورد بۆنەوە ئینگلیز بۆچی وای کردووەش شێخ مەحموود بۆ تێکشکاوە جارێ لە پێشکی شینەکەیەوە کە لە شێخ مەحموود نووسی ئەڵێ زۆرم پێ ناخۆشە کە خەڵک ڕخلە لە شێخ مەحموود گرانن وا بۆ ئاخر ئێوە چیتان چیە زانە کە ئینگلیز چۆن بۆ بەرامبەر ئەو حکوومەتەی کە لە باشووری کوردستانە دروست بووە و شێخ مەحموود چۆن هەڵوێستی هەبووە لێوە چیتە ناو کتێبەکەیەوە تەیەکی کە بۆش ناویشی ناوە شێخ مەحموود قارەمان لە حقیقەتی شێخ مەحموود گەلێشتی بەسەر هاتووە گیراوە نەفی کراوە حکومیدراوە برینار کراوە یعنی بەڕاستی سەرکردەیەکتر خۆ ئەجا ئەوە دوو بەرهەمی سێمیان کتێبێکیە لەسەر باکووری کوردستان ئەویش بە دوو کورد و باکووری کوردستان بە دوو هینە بە دوو وەرگە زۆرە جگە لەوە ئەگەر بێتە سەر شتیکە بیرەوەرەکانی خۆشی کتێبە یان مێژووە هەر مێژوویکی تایبەتێ بە ژیانی ئەو کەسەوە وانە ساڵی ه4 بەرگی یەکەمی نووسیوە هۆرەی دەروێشی یاخیشی هەیە کە ساڵی ه6 نووسیوێتی ئەمە کۆمەڵی بەرهەمن کە سەراپای پەیوەندی هەیە بە مێژووی میلەتەکەیەوە خۆشی ئەڵێ من کاتێککە چوومەتە ئێوە ئەو شێوە بیرکردنەوەیە ئەو شێوە کارکردنی کە لەسەر مێژوو ئەکرێت لەسەر نووسی نەکرێ لە وڵاتی خۆمان نەبووە لەبەرەوە من زۆر کاری تێکردومەوە و ئیش ئاهلی ئەوە بۆ کە بتوانێت زۆر بەباشی کەڵکی لێوەرگێت و ئەو شتانە بنووسێت بێگومان لە وڵاتانە سەرچاوەکانی زیاترن وەکو دەستکەوتووە دوایەوە بچکە ئێرە ئەم وڵاتانش داگیرکراوی دەستی بەریتانیا بووە لەو وڵاتان پێشکەوتوانە ئارشیف داخراوە بەڵام هەر 30 ساڵە بۆ 40 ساڵەواش لە یادم نییە ئەکرێتەوەی تر هەموو کەس بۆی هەیە بچێت لێو دابنیشەوەکو کتێبخانەیە دەکۆمنتەکان بێنە تەرجومەی کا و وەریگەڕێ و ئەو کەڵچێکی زۆری لەو ئارتینانە وردەوە بۆیە مێژۆکە ئەو نووسینەی ئەو نووسینێکی زانستانەیە ئەنی بەگشتی ئەمە حسابی بکەین چەند کتێبی هەیە کە وەکو دیوانە شعریەکانی وەکو بیرەوەریەکانی دیوانە شعرەکانی ئەو دوو بەرجیوان چاپ کردو زابزانەوە دوو بەرجیوایش کە کۆمەڵێک دیوانە ئەوە کراوە زانم دیوانەکانی کراوە بەڵام تازە بوو بە دوو بەرجی گەورە بۆ بە دوو ژماری لاپەڕەکانی حسابکەی لەوانەیە بگاتە حوسە هەرسە بە هەردوو بەرگەکەی زۆرە مامۆستاگیان ئێمە پێمان خۆشە
ڕای بەڕێزت وەکو مامۆستایەکی زانکۆ لەسەر بەرهەمەکانی محەممەد ڕەسوول هاوار. وەڵام من پێ دەڵێ من یەکەم دۆست و ناسیاوم بوو ماڵی خوشکەکەشی لە سوید دیوارێکمان بین و ئەختەرخان کە هات تەلەفۆنیە کرد ئەی و حەما هاتووەڵێ بێ بەڵام قسەی زۆر خۆش بوو ینی جاریوا بوو نوکتەیە جێڕایە و جاریوا بوو ینی کابراایکی زۆر کۆمەڵایەتی بوو بەو تەمەنەشەوە هەستی بەوە ینی خۆی هەستی بە گەورەی خۆی ناکرد ینی زۆر ئاسایی بوو زۆر بەسیت بوو. مامۆستاگیان دیارە بەداخەوە بواری بەرنمەکەمان هێندەیە باسکردن لەسەر بەرهەمەکانی محەممەد ڕەسوول هاوار بە بەرنامە و دوو بەرنامە کۆتایی نایە بەڵام لە کۆتایی بەرنامی قەلەندەرخانی ئەم شەوماندا زۆر سوپاسی بەڕێز دەکەین بۆ ئەو هەموو زانیاریانەی کە لەسەر شاعیر بە ئێمەت بەخشی. زۆر سپاس دەکەم وەڵام شتێکی ئەو تۆ نەوتۆ چونکە ئەوە گەورەیە هێشتا زانیاری زۆری هەیە ینی بۆ دێن ناکرێت مەگەر بەداخەوە بواری بەرنامەکەمان هەر ئەمەیە داخم هەیە کە بەڵێ نووسەرانی دوای خۆی ڕووناک بیران باەخێکی زۆریان پێنیاوە بە مامۆستا هاوار لەسەری بنووسم و بێگومان بێ دەرگا بکرێتەوە بۆ بواری ڕەخنە و توێژینەوە لە بەرهەمەکانی چونکە بەڕاستی بەرهەمەکانی بە تایبەتی لە بواری مێژوون و سینا بەرهەمی بەنرخن. بەڵێ بەڵێ زۆر سپاسی خات و سێوانی شەکەی دەست و پەنجە خۆش بێ زۆر سپاسی هاوکارم کاک حەمیدی شەکەم. خۆشەویستان بە شعرێکی جوانی شاعیر کۆتایی بە بەرنامەی قەلەندەرخانی ئەم شەومان دێنین تا دیداری داهاتوو هەر شاد و سەرفراز بن. جوتە چاوی شینی مەنگت هێندەگەش و سەحراویە پڕتەلیسمە دڵفڕێنە تا بڵێ لێم کاریە یەکەڕەت هۆش و خەیاڵم نوقمەتیایە ون بووە گێژ و تاساون بەجارێک پیشەیان هەر زاریە لێوی ئاڵی بێسوراوت هێندە پارا و تەڕە کوڵمی سادەی بێڕتوشت جوانە بێدەستکاریە گوڵ بە سەد لاف و گەزافی شەونم و بۆی خۆشەوە خۆی بەرامبەرت لێوت بگرێ تووشی شەرمەزاریە گەردنی بەرزت لەگەڵ شێوەی مەمی تازە فەریک پڕتەلیسمە پڕ لە سیحرە پەیکەری دڵداریە دەنگت هەر وەک مۆسیقایە هێندە خۆش و ناسکە هەر وەکو سیمفۆنیەکانی بیتهۆڤن لێم کاریە وام لە بەردەم تاکەساز کەوتوم داوێنگیری تۆم هێزی ئەژنۆم لێ بڕاوە چارەکەم ناچاریە ئاخری ئەو شێوەیەت ئەم خاتە سەر ڕێی بتپەرست گەرچی ئێستا بتپەرستی کفر و ناهەمواریە.